هاوڕێیان و ئامادەبوانی ئازیز، سڵاوێکی گەرم لە هەموو لایەکتان زۆر بەخێر بێن. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە تا ڕێز بگرین لە یادی سیویەکی جۆزەدان، ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا هاوکات ڕۆژی گیانبەخکردنی هاوڕێ سەعیدی موعینی، ناسراو بە کاکخانەیە، کە یەکەمین گیانبەخکردووی ناو ڕیزەکانی کۆمەڵەیە. هەروەها ڕێز دەگرین لە تەواوی ئەو هاوڕێیانەی کە لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا لە ڕێگەی ئازادی و بەرابەری گیانی ئازیزیان بەخت کرد. وەسڵاو دەنێرین بۆ بنەماڵەی سەربەرزیان. هەروەها ڕێز دەگرین لە گیانبەخکردوانی ئاخێزە جەماوەریەکانی ئەم ساڵانەی دوایی کە بە دەستپێکی نوێ لە شۆڕشی ژن، ژیان، ئازادی بە فیداکاری ئاگریقین تۆڵە و خۆڕاگریان لە جەستەی فاشیسمی ئیسلامی بەردا و هیوا و ئومیدیان بە شۆڕش، بە ژیان و ئازادی بە گۆڕ و تین تر کرد. سڵاوی گەرمی خۆمان پێشکەش دەکەین بە زیندانیانی سیاسی کە بەو پەڕی خۆڕاگری لە ژێر ئەشکەنجە و ئازاری حکوومەتی جینایەتکاری ئیسلامی ڕاوەستاون و بەرخوردان دەکەن. ئازیزان، ئێستاش ڕێزی بەرنامەکانتان پێشکەش دەکەین. سەرەتای بەرنامەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. پاشان 1 دقیقە بێدەنگی بۆ یادی ئازیزی هەموو گیانبەخکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم ڕادەگرین. بێدەنگیەکە بە سرودێک دەشکێنین. دواتر هاوڕێ محەممەدی قادری پەخشانە شێعرێکتان پێشکەش دەکات. پاشان هاوڕێ بەهروزی ناسری ئەندامی کمیتەی ناوەندی بەم بۆنەیەوە قسە و باسێکتان پێشکەش دەکات. دواتر بەرنامەکەمان بە پەخشانە شێعرێک لەلایەن هاوڕێ جەماڵی کەریمپوور پێشکەش دەکرێت و کۆتایی پێدێنین. پاش مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەست پێ دەکرێت. ئێستا 1 دقیقە بێدەنگی ڕادەگرین بۆ یادی ئازیزی هەموو گیانبەخکردوانی ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵا.
ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ محەممەدی قادری بفەرمێ بۆ پاشانە شێعرەکەی. ئەوان خۆشەویستوانی میوانە ئازیزەکان بەخێر بن بۆ ڕۆژی سیرێکی زۆر زەدان ڕۆژی پێنەوەی کۆڵە. هەروەها پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو ئێوە و هەموو کەسانی کە بۆ چەند ساتێک بۆ ڕۆژێک بۆ ساڵێک بۆ ساڵحات لەگەڵم کۆمەڵە کاریان کردووە بە ڕێزی پێنەوەی کۆمەڵایەوە. سڵاو ڕێز و حورمەت دەنێرم بۆ بنەماڵەی سەربەردی شەهیدەکان و سەری ڕێز و حورمەتیان بۆ دادەنێرم کە هاوکار بوون و بەدەمەوە بوون لەگەڵمان. لە واقعدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە تەنیا فەقەت ڕۆژێک نییە کە یاد لە کارخانە بکەین وەکو ئەوڵی پێنەوەی کۆمەڵە. من پێم وابێ ئەم ڕۆژە وە بیرهێنەرەوەی مێژوێکی پڕشنگانە لە خەباتی سیاسی و کۆمەڵایەتی لە کوردستان کە توانی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی سیاسی و کۆمەڵایەتی بە جامای کوردستانە پێبێنێ. بۆیە ئەم ڕۆژە لە نزەر منەوە ڕۆژێکی زۆر پڕبایەخ و بە نرخ و بە ئەرزشە. من بمبۆنەوە پەخشانە شێعرێک لە واقعدا ئەتوانم بڵێم مانیفیستێکە لە بەسەرهاتێکە لەناو ڕیزەکانی کۆمەڵایە یا یادکردنەوەیەکە لە مەجموعەیەک ئەو ئینسانە بۆ بارزانەی کە بە خوێن خۆیە کە بە سەداقەت و وەفاداریەوە توانیوانە ئەو مێژوە پڕشنگارە کە ئێستێ ئێمە قسەیەکەن بنەشێنن. گەرە پرسی من کێم و لە کوێوە دێم ئەمە سەردێری شارەکەیە. من لە ڕەشقڵاتی کوانووی ئاگرینی دڵمەوە دێم. وا پەروەردە و گۆشکراوم کە شوێن کەوتووی باوەڕ و ڕێبازەکەی فوئاد و حسەینی پیرخزری و عەتای ڕۆستەمی بم. من تاڵە سوار و هەموو گۆڕ غەریبێکی یارانی دێرینم. گەرە پرسی من کێم و لە کوێوە دێم من ڕۆڵەی هەژاری دەشتی کابیاران و دیواندەرێ و هەشەمێز و پاڵپاڵیم. من ئاسکی تیژڕەوی دەشت و دۆڵی موکریان و شاروێران و لاجان و گەورک و سوێسنایەتیم. من پڵەنگی هەڵمەتبەری شاخ و دۆڵی هەورامان و ئاوی هەم و کرماشان و بێساران. من تەواری چاوتیژی ئێسکسووک و هەڵۆی بەرزەفڕ و دەندووک سووری سەلووتکەی ئاویەر و ئاربەبا و داشامەجیر و نەکەڕۆز و چلچمە و هۆمنم. من تانوفۆی کوڵەباڵەکە و پەستەکەکەی مام جافر و لارەحەمە و مام ڕەحمان و مام ڕاهیبی خۆزەڵێ. من چاویلکەکەی کاک فواد و حەمەحسەینم کە بەباشی مناڵانی ڕەشڵووت و هەژار و چۆساوەکانی کوردستانیان پێبینی. گەرە پرسی من کێم و لە کوێوە دێم من خۆڕاگری و خۆنەویستی خانە و تەیب و ماجد و ئەحمەی شەعبانی و بیژەنی شەهرازی و
قایری زەندیم من ئەندێشە و دەنگڕەساکەی ناسخی مەردووخ و حامیدی تاهیری و سەی ئەسعەد و فەرهادی شەعبانیم من چریکە و دەنگە بەسۆسەکەی جەمالی موفتی و ڕەحمانی فەیزی و مەرزی فەریقیم گەرە پرسی من چییەم و لەکوێوە دێم من کاری پەنجاکەیدا لە هەمەی مەهاباتم کە لە دارساوێن ئاگری لە جەستەی هێزی شەکەت و تێکشکاوی دژم بەرەدا من ژیری و لێزانین و لێهاتووی و ورە و جەسارەتی کاکشوان و شۆچێ و قایاری بەهرامی و حەمەی ئیلخانیزادە و خوسڕەوی ڕەشیدیان و فەرهادی ئەمانەتی و حەمەسوورم من ئەیوبی نەبێوی و یەحیای خاتوونی و مەحمووی کەیوان و ئارکی مەولانایی عەبێخان و مینەنستانیم کە کێوێک لە متمانە و باوەڕ و ئەدەب و ئەخلاق بوون گەرە پرسی من چییە و لەکوێوە دێم من تفەنگەکەی شانی بەیان و سانیە و نسرینی حەسەن خاری و مریەمی مەجنون و تەریای عەبدێڕەمایی و زەهرای دانیشوەر و شەهلای کولاخکوچیم من شێرەکسان و شێرە قورانی سنەی سوورم من فەخرەدینی نەوەڕە و حەمە چوارچاو و جەلالی ڕەزمەندە و عومەدی فەیزی و لەتیفی نیکپەی و جەلیل سیسێریم کە بوون بە هۆنراوەی شاعران گەرە پرسی من چێم و لەشەوە دێم من دکتۆر جەعفەر و دکتۆر دارویشم کە برینی جەستە و زامی دڵی زامدارانمان زامدارانیان هەتوانە کرد من دکتۆر سەعید یەزدیانم کە بە گەردنی بەرزەوە پەتی سێدارەی جەهل و کارێکیم بچڕاند من خامە و قەڵەمەکەی سدیق دەنگی شۆڕشی کوردستانم دەنگی ئاگری شۆڕشم کە هەمیشە گەوهەری لێباری و بۆ هەژار و چەوچاوەکانی کوردستان ئاشنام گەرە پرسی من چێم و لەکوێوە دێم من دایکە پێشمەرگە و گیانداختوانی کۆمەڵەم هەموو شاخ و داخ و دەهات و ئۆلگاکانی کۆمەڵەم پێواوە من پردی ناوان دەرەوە و ناوە بوو سنگم پڕە لە بەسەرهات و ڕاز و ڕەمزی کۆمەڵە ئێستاکەش چالاکوانی ئاشتی و ئازاری و سەربەستیم من شەری باجوەر و هاوڕێیانی جینگە پارێزم من کرێکاری کۆرەپەسخانەی هەمەدان و تەورێزم من کۆڵبەرێکی گیان لەسەر دەستم گیانم فدای پەیداکردنی ژیان دەکەم بەڵێ گەرە پرسی من چێم و لەکوێوە دێم من تیپی ئاڵزەی سنە و وردانی کاکفوادم وردانی شوان و ئارێز و کاوە و چیا و هێزی کرێکارم من هێزی پێشڕە و وردانی 22 ورمێم من یەکەتی جوتیاران من کۆچی مێژوویی مەریوانم من شەڕی 24 ڕۆژەی سنەی سوور و شەڕی 34 ڕۆژەی بانەی خۆراگرم ئێستاش هەر دەپرسی من چێم و لەکوێوە دێم من سەرقزی خوێناوی شاری ژینای جوانەمەردم مەڵبەندی سەربەردی داگیرسێنەری گڕی بە تەوژمی شۆڕشی ژینجیان ئازادیم من پێشمەرگە و خەباتکاری کۆمەڵەم ئەو کۆمەڵەی کە ئەو مێژوە پەشنگارەی خۆڵقاندووە ئەو کۆمەڵەی وەک بروسکەی پرچنگدار بوو بۆ ناو جەرگی هەژار و چەوساوە و ستەمبێکراوانی کوردستان پرشنگی بروسکەکەی هێوابەخش بوو بۆ زەحمەتکێشان و بەژمەینەتان ئەو کۆمەڵەی هەوێنی هاوچارەنووسی و هاوخەباتی کرێکاران و هەزاران و ستەمبێکراوانی سەر لە نوێژیاندەوە ئەو کۆمەڵەی کە هەڵگری ئەو مەشغەڵە بوو کە نەیدەناسی چۆکدادان و ملکەچکردن و فێڵ و فری و خۆبزرزانی
بژی پێشمەرگەی کۆمەڵە بژی سۆسیالیزم پیرۆز بێت سیڤێکی دۆزەردان ڕۆژی کۆمەڵە زۆر سپاس. ئێستاش بە هاوڕێ بەهروزی ناسری ئەندامی کمیتەی ناوەندی بەم بۆنەیەوە بێ و قسە و باسەکەی خۆی پێشکەشتا کات. فەرموو هاوڕێ. سلام کاتتان باش. 47 سال ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵتان پیرۆزبایی پێ دەڵێم. 47 ساڵەوە پێش کارخانەی معینی کاک سەعیدی معینی ناستە بە خەنە دەگەڵ تعدادێک لە پێشمەرگەکانی یەکێتی لە منتەقەی ماوەتی کوردستانی عێراق لەگەڵ هێزە چەکدارەکان لەگەڵ هێزی وەختەشی بەحسی عێراقی و سەردەم دەرگیر دەبن و 47 ساڵەوە پێش جیان لەدەست دەداوە دەبێتە ئەوەڵین پێشمەرگەیەکی گیان بەکردووی کۆمەڵە و هەر بۆ مناسبەتشەوە ڕۆژیان ناوە نێودۆژی کۆمەڵ لە 47 ساڵی ڕابردوودا تا ئێستا کە ئێمە لێرە کۆبووینەوە تاریخی زیاتر لە 14 نزیکی 5 دەگزەرێت و لە فاصلەیە و 5 هەیەدا ئێمە لەگەڵ فەراز و نوشینبێکی یەکجار زۆر لە تاریخی مبارزاتی و هەم بزوتنەوەی کوردستان هەم کۆمەڵەوە هەم هێزی پێشمەرگەی کۆمەڵە مواجه بوو. من پێم خۆش ئەوڕۆ لەسەر قسەکانم لەسەر خاڵدا تەقسیم بەندی بکەم. خاڵی ئەوەڵ ئەوەیە کە خودی کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە مەحسوولی شەرایەتێکی معەیەنی تاریخی لە ئێران و کوردستاندا. تاریخی ئێران بە تەوری عام تاریخی ئیستبدادە، چ لە دەورانی ڕژیمی شاه چ لە دەورانی ڕژیمی جمهوری ئیسلامی و ئەو دوو سیستەمە کە هیچ سنەتێکی دموکراتیکی لە جامعەدا بە وجود نهێناوە کە ئەحزابی سیاسی حزبە سیاسیەکان بتوانن بە شێوەیەکی سیاسی کاروباری خۆیان هەمیشە تعرضیان کردو بە مەسەلەن کوردستان و ئەو تعرضە لەلایەن هەم ڕژیمی شاوە هەم جمهوری ئیسلامی باعث بوو کە موجێک لە مقاومەت لە نێو خەڵکدا بە وجود بێت. ئەگەر شۆڕشی 57 شکستی نەخوارد بایە و جامعەیەکی دموکراتیک لە ئێران بەرقەرار بوو وایە شاید ئێمە ئەو ڕەوەندە یا ئەو پرۆسەیە کە تێمان کرد تێمان نەکرد بایە زۆرێکی دیکە بایە تاریخ زۆرێکی دیکە بووە. بەڵام هەر لە سەرتاوە حملەیان کرد لە سەرتاوە شۆڕشیان بەشکست کێشە هەر لە سەرتاوە جمهوری ئیسلامی دەستی کرد بە قەلبخەمی ئەحزابی سیاسی لە سەراسەری ئێران. بەڵام کوردستان بە دەلیلی بزوتنەوەیەکی زۆر زیندوو و بزوتنەوەی مقاومەت کە پێمان دەکردەوە سەردەم جومشی مقاومەت توانی خۆی ڕاگری هەبێ و توانی لە پەلاماری جمهوری ئیسلامی کە بەسەر ئەحزابی سیاسی لە سەراسەری ئێران کە موفق بوو زۆریان حتا لە بین برێ ئەندامان و ڕەهبەران و کادرەکانیان زیندانی کە ئەعدامیان کە بەو سوورەتە جمهوری ئیسلامی لە کوردستان موفق نەبوو. لە کوردستان بزوتنەوەیەکی شۆڕەجێرانە وجودی هەبوو کە کۆمەڵە کۆڵەکەی قورس و قایمی ئەو بزوتنەوەیە بوو. هێزی پێشمەرگەی کۆمەڵە تەبعەن ئێمە دەتوانین لەسەر کۆمەڵە لەسەر خودی دەورانی خۆی کە خستەکانی چی بۆ قسە بکەین و ئەو هێزش بەشێک بۆ لە خودی کۆمەڵەوە تەواوی خستلت نەماهایەکی کە کۆمەڵە لە جامعەی کوردستان بووی ئەو هێزەشی داگرێتەوە. جملەوەی کە کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە پارێزەری ئەرزشە دموکراتیکەکان لە جامعەی کوردستان تاوجگای کە قدرەتی پێدەشکات تاوجگای کە دەستی دەڕۆشت. ئەرزشهای دموکراتیک بە معنای بربەرەکانیکردن لەگەڵ ارتجاعی مەذهبی هەر ئەو سەردەم کە لە نێو ئاغاوەتەکاندا لە نێو بەعزێک لە مەذهبیوندا خۆی نیشان دەدا بازن چەکداریان هەبوو هەر ئەو سەردەم کۆمەڵەم لە مەقابل ئەواندا ڕاوەستا هەم لە مەقابل ئاغا و دەرەوەکاندا هەم لە مەقابل هێزی کۆنەپەرستی چەکدار و دەو ئەسێژدا موفق بوو. مەسەلەن سوپای ڕزگاری چەک کرد مەسەلەن و ئیجازەی نەدا کە ئیسلامی سیاسی لە کوردستان ببێتە پەدیدەیەکی عادی
ئەو بۆ زۆر پێشەوە یا مەسەلەن لە ئەرزشهای دموکراتیکە کۆمەڵە هەمیشە مەبەلێری بۆ مەسەلەن بەرابری ژن و پیا بوو لە جامعەی کوردستاندا دفاع لە حقوقی دموکراتیکی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە تەشەکولەکانیانەوە لە هەتا خوا حاکمیەتی جەماوەری مەجموعەی ئەوانە هەمووی ئەوانە ئەرزشهایەکی دموکراتیک بوون کە کۆمەڵە مەبارزەی بۆ کردووە جامعەیەکی با فەرهەنگ جامعەیەکی با متەمەدن جامعەیە کە مەذهب دەوێت ئەمری خصوصی ئینسانەکان بوو بێ یا ببێ و لە ئەمری حکوومەت و حاکمیەتدا بە هیچ بەشدار نەبوو ئەوە مەجموعەیەکی زۆر لە خستەتهای دموکراتیک جزوی خستەتەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەش بۆ وەکو بەشێک لە کۆمەڵە کە خەباتی بۆ کرد هێزی پێشمەرگە فقط بەشی چەکداری نەبوو بەشی سیاسیشی یعنی سیاسی چەکداری بوو کە بناغەی فقط مقاومەت بوو مثلەن ئەگەر جمهوری ئیسلامی حملەی نەکردبایە شاید جنبشی ئەوڵی مقاومەتی کوردستانیشمان نەبووە ئەوە خمینی ئیعلامی جەهادێکی لە ساڵی 58دا و سوپای پاسداران و ئەرتەشوانە بەرە بەبرە تەواوی شار و دێهاتەکانی کوردستانیان بە شەڕ گرتەوە و مقاومەت مقابل ئەو حملەیە کە جمهوری ئیسلامی کردی بەسەر شار و دێهاتی کوردستاندا مقاومەتێکی بەرحەق بوو ئێستاش بەرحەقە و ئەوە یەکێک لە نقاطە مستەدەکانی بوو کە لە کوردستانەوەی کوردستان کە کۆمەڵە کۆڵەکەی یا ستوونی فۆقرات یا کۆڵەکەی قورسی ئەو جنبشە بوو کۆمەڵە و هێزی پێشمەرگە هیچ وەختەوە هەمی نەبوو نسبەت لە جمهوری ئیسلامی وهذا لە سەرەتاوە مقاومەتی خۆی مقاومەتی چەکدارانە مقاومەتی سیاسی مقاومەت و تێکۆشان لە عەرسەی بزوتنەوە جەماوەریەکاندا هەمووی بە ئەشکالی مختلف بە شێوازی مختلف ئەنجام دەدەن بۆ ئێمە ئەگەر بمانەوێت لەسەر هێزی پێشمەرگەی کۆمەڵە مەخسووسەن لە دەورەی دوای ئینقلابی 57 و مەخسووسەن لە دەهەی 1660 دا قسە بکەین قسەهایەکی زۆر دەکرد لە مەسئولێکمان هەیە دەڵە پێشمەرگەی کۆمەڵە کۆڵایە بە معنای واقعی کەلیمە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە زۆر بوارەدا وەک پۆڵەوا بوو عملیاتهایەکی بەهێزێکی واقعا ئێستاە کە ئێمە لە دنیای مدرنی ئەوڕۆدا چاو لە تێعداوە دوو چاو لە وەسایلی نظامی و ئەبزار و تەسلیحات دەکەینەوە ئێمە ئەو سەردەم هیچمان نەبوو ئێمە کلاشینکۆفمان هەبوو تیربارمان هەبوو ئارپیزیمان هەبوو خۆمپارە لە بازە جێگای چێوی شکۆلەکان ئەویش قابلی حەمل نەبوو خورز بوو جابڕۆ دەگەڵ ئەو هێزە چەند سەد هەزار نەفەری جمهوری ئیسلامی بە چەکوچۆڵێکی زۆر سووک وەرۆ مقابلە بکرد هێزێک دەبێت هێزێکی پۆلاینی هەبێت ولەیەکی پۆلاینی هەبێت کە بتوانێت لە مقابل ئەو سیستەمە مسلحە سەرکوبگەرەدا بتوانێت ڕاوەستەیە قارەمانی بخۆڵقێنێ و ئێمە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە دەیان و سەدان شەڕی گەورە چکۆلە کە تعەڕوزیان پێکرد حملەیان کرد بە جمهوری کوردستان مقاومەتی کرد شەڕی زۆر قارەمانانەیان کرد کە هەمووی ئەوانە لە تاریخدا هەمووی سەبت کردرا بۆیە بەشێک لە قسە و باسکردن و ڕێزگرتن لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە قسە و باسێکە لەسەر تاریخی ئەو هێزە شۆڕەجێڕە ئەو هێزە ئازادی خوازە ئەو هێزە سوسیالیستە ئەوە بۆ خۆی بەشێکی خاڵێکی دیکە کە پێویستە لەو شرایطیدا باسی بکەین وەزعیەتێکە کە ئێمە لە پرۆسەیەکی نزیک 50 ساڵەدا تێیدا قەرارمان گرت لە ئاخرۆخەکانی دەهەی 1660 بەولاوە بە دەلیلەوەی کە کوردستان لەلایەن جمهوری ئیسلامیەوە داگیر کردرا و ئێمە مەجبور بە پاشەکشە بووین پاشەکشەمان لە پێشدا بۆ مازەکان دواتر بۆ عێراق و مەجموعەوانە بە هەمان ئەندازە کە پاشەکشەکان قوڵتر بوونەوە عملیاتی نظامی ئێمەش کەمڕەنگتر بووە ئێمە مەسەلەن دەبینین لە تووری 20 ساڵی ڕابردوودا عملیاتێکی نظامی مەوسوڵەتەمان نەبوو و هێزی پێشمەرگە لە کوردستانی ئێران پاشەکشەی کرد و ئەوە تەسیرێکی زۆری هەبوو لەسەر وەزعیەتێک کە ئێستا ئێمە تێدا قەرارمان گرت بەشێکی ئەو بەشە تاریخیە ئەو هەموو پاشەکشانە و تەعەڕوز و فشارە نظامیانەی کە بۆ ئێمە هێن ئەوەش بۆ خۆی بەشێکی باسێکی دیکە کە لەسەر وەزعیەتی ئێستا و داهاتووی بزوتنەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەکردرێت معتەبەرێک ئەنجام بدرێت ژەوەیەکە ئێمە لە حاڵی حازردا لە هێزی پێشمەرگەمان لە نێو
جامعة كردستان إيران حزودي نية فعالية نظامي لكن وعلى رغم هو دلخوازني هو تحميل كردستان يعني هذا أو روجيك جمهورية إسلامية كردستاني إشغال كردو داجيري كردو مقاومة مقابل أو رجيمش ده بقول قابل دفاع ومشروعة أو نكتيش زور مهم بويا ده أساس ده كومالا وهذه بيجمل كومالا نيدي بالشبكة نيدي بالسم مبارزين مسلحين بك والتواوي أوانك تحميلي بيان تحميل كذا كمان تحميل كذا جمهورية الإسلامية حملة كذا من دفاع معك هو جزء حقي مشروعي نفقة كومالا هر بزرت نوعي شيء آزادي قازنية كده مقابل تعرض الحكومة المركزية ده لأخوي دفاع أو جبانك لتولي وصالان ده جمهورية الإسلامية بأنواع وأقسام الشكل عليه هذه بيجمل كومالا وعليه كومالا في الميساس كردو تبليغات ورق استوى لا نفوذي كردوتا لا بشر لا باصطلاح روشن فكراني كسر حكومة كبيانه للحازي نزليو مبارزين مسلحان بين نجيب السيار ومبارزين مسلحان إما لدوريك كلمة دفاعي لكن للحازي نزلي شو مبارزين مسلحان زايقاي كتايبتي هي بأورجور بيكنان لخذ الجامعة وعليه حكومة المركزي حكومة المركزية لا أبزار هاي ديمقراطيك بكو ثانية أبزارو كرسيك بس يوشي سركوب والسركوب وديس عيش السركوب ويا دولة حزيوة كما على رغم ويك مبارزين مسلحان يستناكي ولا مبارزين مسلحان من رد نكر توا لشرائط يقول ده وقت الشورج ده وقت خيام ده حتما بيويز به أو دوباره شاید سازمان بدید. نکته چیزی که من پیم خوشه باسی بکن اویش اویه که اما دشرایدی استاده لمقابل يعني كومالا وهذه بيجمل كومالا لمقابل ئاستەنگ و چالش‌های زۆر گەورەدا قرار گرت. ئەو نکتەیەکی زۆر مهمە کە لە جێگای خۆیدا ئێمە پێویستە لەسەروانیشەکە بەحث بکەین. تەشکیلات ئێمە دەگەڵ چ وەزعیەتی ڕوبەڕووی ئێمە لە نێو خۆماندا دەگەڵ چ مەسائل و سوئالهایەکی سیاسی ڕوبەڕووین هەمووی ئەوانە نەفەقەت هێزی پێشمەرگە بەڵکو کولی کۆمەڵات احتیاجی بەوەیە کە بە ڕۆحێکی گەورەوە دەمەقابل تەواوی سوئالات ئیبهامات بەعزەن بەحرانەکان أو أستنج وتعلشاني كده مقابلي ده قراري قلتو راوست دانش فكر بكاته وقصب كارجع حلي خوي فوق إلى أبدا ببشر وهيك يمت شو ده يعني أو شرايته بشوي شيء زور موافقة آميس تيابركي إما مثلا دنيو خماندا بوي بقالين وصل تاريخ كوملا وهذه كجملية كوملا مبلغي ارزش‌های دموکراتیک جامعه‌یەکی ئازاد و دموکراتیک بوو. ئەگە ئێمە هەلو سەرێ و حرەکەت بکەین دەتوانین کە ڕێگا حەلێکی باشیش بۆ تەواوی پرسیارەکان و چالش‌هایەکی کە ئێستا کۆمەڵە دەموقابلیدا قەراری گرتووە ببینینەوە. ئێمە هەمیشە دەبێت ئومێدمان هەبێت بۆ ئەوە. مەسەلەن ئەوەی کە خەیری ناکەین بە نەزەراتی جیاوازمان تێدا هەیە بەڵام ئێمە فەرزەکە وەدەگرین کە همو هاوریانی کۆمەڵا بە هەر نەزەرێکی کە هەیەیان بێ مدافعی ئازادیهای سیاسی مدافعی ئەرزش‌های دموکراتیک و مدافعی ئەوەن کە بەرژەوەندی کرێکار و زەحمەتکێش لەسەرەوە بەرژەوەندی خودی حیزبدا قەرار بدەن وەختێکەوە بێت ئێمە زۆر بەڕاحەتی بە نەتیجەی مەطلوب دەگەین نەتیجەیە کە بە نەفعی کرێکار و زەحمەتکێش بۆیە ئێمە دەمەقابل أو أستنجاندا نبي خماني للادي بركودي بخوي ل برو كيش وظيفة شيء أو سؤال تسالشاني كأي مهمة مثلا يشيل تسالشاني كأي تاريخين دقالي موازين كاستخدم التشكيلات عندها بحث مثلا خدي كومالا رابطي كومالا حزب كومونستي إيران ومجموعة وانا وهو احتياجي بوي كل تشكيلات بدلتش زور آزادي خوازانه و بدلتش أولوه روبرو بدقة أوسو على إما شون دتوانين تأثير جزار بين لنيو بزوتنا وجماعة كان دا
بۆ ئەوەکە ئاڵوگۆڕێکی لە خوارەوە بە نەفعی کرێکار و زەحمەتکێش بە پانایی نەفقەت کوردستان بەڵکو تەواوی ئێراندا بەوجود بێت و كل حزب كومونيستي إيران وحتى كومالش أمرازك زياتر النية بويا احتياج بويا كهيج نوع تعصبي شيء ببيت تعصبي حزبي إما بتواني أو مسألة مهمة كمربوطة بحمما لسري برو أجر روجك لروجان منفعتي كليكار وزحمة كيش إزابك حتى ئاڵوگۆڕ لە شێوەیە لە ڕەهبەری کۆمەڵدا بەوجود بێنێ ئەگەر احتیاج بەوە بێ کە لە نێو ساختاری تشکیلاتدا ئاڵوگۆڕی تێدا پێک بەوجود بێنێ ئەگەر کۆمەڵە پێویست بێ بەوە بێ کە یعنی بەرژەوەندەکان ئەوە بخوازێ کە کۆمەڵە استقلالی زیاتر بێ بە نێوی خۆی زیاتر فعالیت بکە وە مجموعەیەوانە حتا رابطەی بینی حیزب و کۆمەڵەش شاید استقلالێکی زیاتری پێ بدەن لەوانەدا ئێمە نابێت ترسووە هەمومان هەبێت بدليل وكا تواوي أو فعاليتنا بويك خلقي كليكار وزحمة كيش بتوانن لسرني وشتي خويا عندها بشداد بن بتوانن حاكمية بكن وإيما لو وضعيتها بحرانية مصيبة بارة خطرناكي استا انتي داخل من دكتور لما تيبريكي بويا أو يشكل تسالشكانا تسالشكي كي كإيما دا مقابل داخل ما دكتور ودا بزور آزادي خوازانا برخوردي بيبكين رابطي أصلا كلهم كومالا دقل أحزاب سياسي ديكي كردستانية لكردستان أوز ديتا خطرناكي كإما تيدا قرار من قلتو كإما هموت عن باشت الدزانن دنياي أورو دنياي في سيدي أورو دنياي خطرناكي أورو دنياي فرلا فيرو تلقي دولة كان كبيكو داي بيكو بوجود يعني هنا ساولا رابطة وشري شر مذاكرة بيني جمهوري إسلامي إسرائيل وأمريكا كان يك عالمي شتيت ثاني إنسان لي استنكاس بك دو شرائطي دا منفعتي بزوتنوي كردستان إجاب دكا ككوملا دكال همو حزب سياسي كان كردستان رابطي وشنيزيكي هبيه وكاري كان إدامة بدا وإما بتواني حلاني كما كي أوي بيقرتويو هاوكاري وسيع بيني حزب سياسي كان كردستان هذا يخد برقدي لخوما بكي خوان بصلابة دبسين لوسيتي كجمهوري إسلامي هرج دكات سر حزب السياسي كانوا أوانا وهو بتواني بناغية ديمقراطية جاب مزرينة وبيت بناغية أساسي ديمقراطية بو جامعة لدهاتو ده بو لكردستان ده مثلا ديمقراطيزم بيت أمريكي نهادينا وحزب كان على رغم وكي اختلاف يعني هي برنامج وأساس نامي جوازا هي أوانا هيز قيدناك بلان بشويش زور سياسي لقال يكتب خلصو كودك أو زور مهم ولو رابطي ده بنظري من إما حزب كجمرجي كومالا أركو وظائف زور كرسي لسرشان زور سرتانية شنم سكان أوا كرد كموا ك إما كومالا حزب كجمرجي كومالا تاريخي زور برلشانازي تيبر كردو هيئتي إصلاح الإدارة دري أو تاريخ برلشانازية إما إصلاح الشرائط زور تايبتي ده قرار من قلتو دنيا لبحران دايا وضعيتها كان زور خطرناك وأو بحران خطرناكي كإستا أوضاعتي داخل الجفتو أو إلى إما دبك إما بدل شيء جوري سوسياليستي وبيبي بالتعصب برو سؤال كان وسالش كان بروي وأويك قازانجي بزوت دوا وقازانجي خلش كردستان وكيكار وزحمة كيشي كل إما دبي إما للحاز السياسي شوا أو رجاء انتخابي أو بخازن زيادة الوقت الناقل زور سپاس دەکەم بۆی کە ئەسەن کولن ئەو کۆبوونەوە و ئەو مەراسمەمان پێکتان هێنا ئاوڕێن زەحمەتیان کێشا دەستان خۆش بێ جارێکی دیکە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا لە هەمومان لە هەمووتان لە هەموو هاوڕێنی پێشمەرگە لە هەموو خانەوادە و بنەماڵەی شەهیدانی کۆمەڵا و تەواوی ئەو کەسانی کە لە ڕێگای ئازادی و سۆسیالیزمدا گیانیان بەخت کردووە نەفقەت لە کوردستان هەم لە کوردستان و هەم لە سەراسەری ئێران سلاویان لێ دەکەن و ئارزووی سلامەتی و سەرکەوتن بۆ هەمومان دەخوازم ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵتان پیرۆز بێ و ڕۆژێکی خۆشتان هەبێ و زۆر سپاس. کۆتایی بەرنامەکەمان بە پەخشانە شێعرێک لەلایەن هاوڕێ جەماڵی کەریمپور پێشکەش دەکرێت و کۆتایی پێدێرین. فەرموو هاوڕێ.
هاوڕێیانی عەزیز سڵاو ئەم کاتتان باش. پرسیارەکان بەسەر هاتێ دەگێڕنەوە لە شیعرەکانی بژار. ئەی پێشمەرگەی بڕواچیە کڵاوی خۆر لەسەر کرد و تۆ وەڵام بە و منیش ئێستا پرسیارێکی غەم نەگرتوو. چۆن توینێتی لێتە بووە گورگ لە ڕێی دوور ئامبازتە بوو، چۆن برسێتی وەک بێخەوی لە گیانتەوە چڵی ئەدا، لای ماندووی و ئارەقی لەش چۆن هەمیشە نازت هەبوو، بۆچی یادگاری تاڵیش بەسەر دڵا گڕی ئەدا. لە بەردەم تا ڕاوەستاوم گیانم چاوە و دڵم گوێیە، لەم سەفەرە چیت بەسەر هات بۆمی باسکە هەرچیت پێیە. ئەی پێشمەرگەی بڕواچیە چیای لکە لەسەر کرد و تۆ وەڵام بە و منیش ئێستا خوانی پرسیار بۆ تۆ گرتوو. وەکو سێسکە بە بنارە بەرەو لکەکە هەڵکشای، چۆن هیواکەت ئەبووە چەتر لە بەربارانی پشکۆدا. دوای بردنەوەی ئەم جارەشدا بەرەو دوشمن کە داگەڕای، بۆ لە ترسا خۆزگەیە خواست بەوەی نووسوە لەگەڵ کۆدا. لەبەردەم تا ڕاوەستاوم گیانم چاوە و دڵم گوێیە، ئەم سەفەرە باسکە ئاخر سەرکەوتنت چرای ڕێیە. ئەی پێشمەرگەی بڕواچیە چیای لە ترس سڵ نەکرد و تۆ وەڵام بە و منیش ئێستا پرسیارێکی خەم نەگرتوو. کە تۆ دیتت لاوانی دێ لە چاویان ناچیت خوێندەوە، هەوری قسەت کە دەرباز بوو لە کام زەوی خۆی گرتەوە. لە دەفتەری زەردەخەنەی لێوی گەشیان چی نووسرا بوو، بەر لە چوونت لە کام شوێنە ئاڵای بیریان هەڵکرا بوو. لە بەردەم تا ڕاوەستاوم گیانم چاوە و دڵم گوێیە، لەم سەفەرە تا کوێچوی باسی کەلام قسەم پێیە. ئەی پێشمەرگەی بڕواچیە چیای سەر لە هەورگرتوو، تۆ وەڵام بە و منیش ئێستا پرسیارێکی ئاورگرتوو. چۆن وەک پڵنگ بەڕێی سەرتا خۆت گەیاندە لای هەڵۆی شار، هەڵۆی کاری نەهێنی چۆن لە هاتنت بوو خەبەردار. ئەو خەڵکە بۆ چی نووسراوەی حیزب هەبوو لێیان سەندی، بۆچیە چوە دڵیانەوە دێڕ بە دێڕ و بەند بە بەندی. لە بەردەم تا ڕاوەستاوم گیانم چاوە و دڵم گوێیە، ئەم سەفەرە بۆ من باسکە بۆ دوژمنت گڕم پێیە. سپاس بۆ بەشداریتان. جارێکی تریش پیرۆز بێت سیوێکی جۆزەردان و هەروەها شەکاوە بێت ئاڵا سوورەکەی کۆمەڵە. زۆر زۆر سپاس هاوڕێیان بۆ بەشداریتان. جارێکی دیکە سیوێکی جۆزەردان لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە پیرۆز بێ و سپاس لە هەمووتان.